ڕۆژی 19 تشرینی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی پیاوان یان ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی توند و تیژی دژی پیاوان دیاری کراوە. بیرۆکەی دیاریکردنی ڕۆژێکی تایبەت بە پیاوان بۆ ساڵی 1992 دەگەڕێتەوە، کاتێک پرۆفیسۆر تۆماس ئاستەر پرۆژێکی لەوبارەیەوە ئامادە کردبوو. بەڵام پاش چەند ساڵێک و لە ساڵی 1999 بۆ یەکەم جار بە شێوەیەکی دیار لە وڵاتی ترینیداد تۆباگۆ مەراسیم و چالاشی تایبەت بە ڕۆژی جیهانی پیاوان بەڕێوە چوو. لەو ساڵە بەدواوە لە وڵاتانی دیکەی جیهانیشدا ڕۆژی 19 تشرینی دووەم وەکو ڕۆژی جیهانی پیاوان ناسراوە و ئێستا زیاتر لە 80 وڵاتی جیهان مەراسیمی تایبەت لەو ڕۆژەدا ڕێک دەخەن. ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە گفتوگۆکردنە سەبارەت بە کێشەکانی پیاوان و هۆشیارکردنەوەیان لەبارەی ژیانێکی تەندروست و ڕۆڵی گرنگ و ئەرێنی پیاوان لە کۆمەڵگەدا. بۆ ئەم ساڵ لەژێر ناونیشانی پیاوان نمونەیین ئاهەنگ و چالاکی جیاواز بەڕێوە چوو کە لە چالاکیەکاندا تیشک خراوەتە سەر گرفتە تەندروستی و دەرونیەکانی پیاوان، بە تایبەتریش بابەتی کوشتن و خۆکوشتنی پیاوان خراوەتە بەرباس کە لە جیهاندا ڕووی لە هەڵکشان کردووە. لە هەرێمی کوردستان گرنگی پێویست بە زیندووکردنەوەی ئەو ڕۆژە و کێشەکانی پیاوان نادرێت و هیچ پرۆژەیەکی جدی بۆ ڕوبەڕووبوونەوەی توند و تیژیەکان دژی پیاوان لەلایەن حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانی دیکەوە نییە. بەپێی ئامارەکانیش ساڵ بە ساڵ توند و تیژی دژی پیاوان لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە. لای خۆیەوە ڕێکخراوی یەکێتی پیاوان ئاشکرایەکات بەپێی ئامارەکانی ڕێکخراوەکە تەنیا لە 10 مانگی ئەم ساڵدا لە 1/2018 تا 1/11/2018 570 سکاڵای توند و تیژی دژی پیاوان لە ڕێکخراوەکە تۆمار کراوە. هەروەها 45 پیاو کوژراون کە لەو ژمارەیە 4 پیاویان بە هاوکاری ژنان کوژراون. 31 پیاوی بە ساڵاتچوش لەلایەن ژنەکانیانەوە لە ماڵ دەرکراون. وەکو ڕێکخراوی یەکێتی پیاوان ئاماژەی پێکات بەراورد بە ساڵی ڕابردوو توند و تیژیەکان دژی پیاوان لە ئەستێکی بەرزدا ڕاوەستاوە، بەڵام بەراورد بە ساڵانی پێشتر ئەم ساڵ ڕێژەکە زیادی کردووە.